عبد الله كري عمري كري عاص خوالي الرازي أجريت وبمان أنه سمع رسول الله صلى الله عليه وسلم يقول: إذا سمعتم المؤذن فقولوا مثل ما يقول، ثم صلوا علي، فإنه من صلى علي صلاة صلى الله عليه بها 10. ثم سلوا الله لي الوسيلة، فإنها منزلة في الجنة لا تنبغي إلا لعبد من عباد الله، وأرجو أن أكون أنا هو. فمن سأل لي الوسيلة حلت له الشفاعة. رواه مسلم. ژمارەی حەدیثەکەش 384. خۆشەویستەکانم، لەم حەدیثە عەبدوڵڵا ئەفەرمێ گوێم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم فەرمووی، یعنی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی: ئەگەر گوێتان لە بانگدەر بوو بانگیدا، ئەو چی وت ئێوەیش وەکو ئەو بڵێنەوە. يعني اگر بانگدار وتي الله أكبر الله أكبر، يوش بلين الله أكبر الله أكبر. اگر بانگدار وتي أشهد أن لا إله إلا الله، يوش بلين أشهد أن لا إله إلا الله. اگر بانگدار وتي أشهد أن محمدا رسول الله، يوش لدواي بانگدار وبلين وأشهد أن محمدا رسول الله. اگر اوتي حي على الصلاة، يولى جياتي او بلين لا حول ولا قوة الا بالله. اگر اوتي حي على الفلاح، يوش بلين لا حول ولا قوة الا بالله. اما لحديثي تري شهاتوا. اگر اوتي الله اكبر الله اكبر، يوش هروكو خوي بلينوا. اگر وتي لا اله الا الله، يوش بلينوا لا اله الا الله. بانگدر چی وت توکو بانگدر الله إلا لحي على الصلاة وحي على الفلاح، أنا بيت لجاتي أوالي لا حول ولا قوة إلا بالله. دواي أو صلواتي دواي أو بانگدر تواوي كرد صلوات لسر پیغمبر أدي صلى الله عليه وسلم. هر کسی یک صلوات لسر پیغمبر بدا، خواهی گەورە 10 صلواتی لەسەر ئەدا. دوای ئەوە ثم سلوا، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دوای سەڵاواتەکە ئەمجا داوای وەسیلەم بۆ بکەن، لەخوا داوای وەسیلەم بۆ بکەن. ئەم حەدیثە معناکەی چییە؟ یعنی معنای وایە ئایا ئەبێ ئێمە داوا لە پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم؟ ئەم حەدیثە معنای ئەوە ئەگەیەنێ ئێمە دوعا بکەین بێژین ئەی پێغەمبەر ئەممان بۆ بکە؟ نا، ئەم حەدیثە معناکەی وایە کە ئەبێ ئینسانی مسلمان داوا لە پێغەمبەری خوا نەکا، بەڵکو داوا لە خوا بکە. کە داوای لە خوا کرد بۆ کێ ئەیکەی؟ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەخر زۆر مهمە ئەم حەدیثە. تۆ دوعاکەی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوا لە ئومەتەکەی ئەکا دوعای بۆ بکەن. دوعای چی بۆ بکەن؟ کێ مستحقترین کەسە کە تۆ دوعای بۆ بکەی؟ والله بەس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەسێ مستحقترە، تەنانەت لە باوک و لە دایکت، تەنانەت لە خۆتیش مستحقترە کە دوعا بۆ پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم. چونکە ئەگەر پێغەمبەر نەبوایە تۆ ڕێگای ئیسلامت هەر نەئەزانی. ئەگەر پێغەمبەر نەبوایە تۆ نەتەزانی خوا چییە، نەتەزانی دینی، یعنی ئەسڵەن ئەگەر پێغەمبەر نەبوایە ئێستا ئێمە ئاگرمانە پەرست، والله ئاگرمانە پەرست. ئەگەر پێغەمبەر نەبوایە صلی الله عليه وسلم هەنێک هەیە مەسیحی بوون، ئیسەیش ئەمانوت خواسیانە، خوا و ژنەکەی خوا و کوڕەکەی خوا، نەعوذ بالله. ئەگەر پێغەمبەر نەبوایە ئێمە ئەمانزانی قل هو الله أحد، ئەمانزانی الله الصمد، ئەمانزانی لەم یەلید وەلەم یولد، ئەمانزانی خوا تەنیایە، خوا بێنیازە و پێویستی بە کەس نییە، خۆی گەورەی هەموو دنیایە، خۆی گەورەی هەموو جیهانە، پێویستی بە کەس نییە.
نە مناڵی بووە و نە مناڵیشی لێ ئەبێ، نە لەدایک بووە و نە مناڵیشی لێ ئەبێ، نە ڕۆڵەیشی هەیە. ولم يكن له كفوا أحد، وهيج هاوسر و هاوتایەکی نییە خوای گەورە. يعني ئەگەر تۆ ئەمە پێغەمبەر نەبوایە مان نەتەزانی؟ وەڵڵا نەتەزانی. لەکوێ ئەمان زانی؟ ئەمە هەمووی خوای گەورە بەهۆی پێغەمبەری خوا و بە ئێمە ڕاگەیاندووە. پێغەمبەری خوا صلی الله وسلم سەبەبە، بۆیە مستحقترین کەس پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئێمە بەردەوام سەڵاواتی بۆ بنێرین. خوای گەورە بیتا بە نەسیبی گشتمان. لە حەدیثێکی ترە ئەبوو سەعیدی خودری بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم إذا سمعتم النداء فقولوا كما يقول المؤذن. ئەگەر گوێتان لە بانگ بوو ئەوە بڵێن کە بانگدەر ئەیڵێ. لە ڕیوایەت لە حەدیثێکی ترە ئەوە طبعا ئەوە متفق عليه ئەم حەدیثە. لە حەدیثێکی ترە کە هەر بوخاری ئەیگێڕێتەوە خوای گەورە ڕەحمی پێ بکا و ڕەحم بە گشتمان بکا، لە جابری کوڕی عەبدوڵڵاه رضي الله عنه ئەفەرمێ پێغەمبەر فەرمووی من قال حين يسمع النداء اللهم، ئەمە دوعاکەیە کە باسمان کرد، هەر کەسێک کە گوێی لە بانگ بوو ئەم دوعایە بکە، بڵێ اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته حلت له شفاعتي يوم القيامة. الله 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 مێدەکەین داواکەین لە خوایگیان ئەو شەفاعەتە بکەی بنصیب مانی یا رب العالمین. خوایگیان لە دەستمانی دەرمەکە ئەو شەفاعەتە یا رب العالمین. يا رب بمان كيت أهلك أو شفاعتي في غمر صلى الله عليه وسلم يا رب العالمين. هل كسي بلي اللهم رب هذه الدعوة التامة، هل كسي بلي أي پروردگاري مزن خاوني أو بانگ تواو برود تيرو تسلا، خاوني أو نجدا بسراوا بمحمدي في غمركت صلى الله عليه وسلم ببخشة درجي وسيلة وفضيلة و ئەو مەقامە مەحمودە سوپاس کراوە کە خۆت باست کردووە کە وعدت بە پێغەمبەرەکەت داوە پێی بدە. وعدیشی داوە، خوا وعدی داوە بیداتە پێغەمبەر صلی الله عليه وسلم. حلت له شفاعتي. سبحان الله، من ئیسە شتێکم لە حەدیثەکەەوە بۆ دەرکەوت زۆر عاجیب. یعنی ئیسە هاتە خەیاڵمە. باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە وعدی دا ئەو پلەی بداتێ، وعدی پێداوە، ئەو پلە هی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. باشە کە وعدی داوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم داوا لە من و تۆ ئەکا دوعای بۆ بکەین بۆی خوا بیداپی. ئێوە بیر لە چیەکەنەوە لێرە؟ والله تەنها پێغەمبەر ئەیەوێ صلی الله عليه وسلم ئێمە خێریە زیاترمان دەستکەوێ بۆی شەفاعەتمان بۆ بکە. والله بۆ خۆی نییە، بۆ ئێمەیە، مەبەستی خۆی نییە، مەبەستی ئێمەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمە داوای دوعای خێرەکە، بۆ ئەوەی ئێمە ئیسفادەی لێ بکەین، بۆ ئەوەی ئێمە قازانجی لێ بکەین. توخوا پێغەمبەری ئەوەنە دڵسۆز بێ بۆ ئێمە، توخوا حەق نییە لە ڕۆژێکا چەندین جار زمانمان پاککەینەوە، زمانە پیسەکانمان کە چەندین غەیبەت و بوختیان و گوناحی پێ ئەەکەین پاکی کەینەوە بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. شایستەی ئەوە نییە ئەو زوانەمان لە ئاگری جەهەنەم بپارێزین بە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەرێ والله برا بەڕێزەکان، ئەگەر خوا بۆت بکە، ئەگەر هیچ زکرێتر نەکەی لە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، تۆ براوەی، تۆ قازانجت کردووە. هەها حەدیثەکە کە ڕۆژەکە عەرزتانم کرد، وتم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئوبەی وتی ئەی پێغەمبەری خوا من شەوان هەڵ ئەسم شەو نوێژی ئەەکەم، ذکرەکەم، دوعا ئەەکەم. ئەی پێغەمبەری خوا چەندێک لە دوعا و ذکرەکانی شەو بۆ تۆ دانم، یعنی بۆ سڵاوات لەسەر تۆ.
فەرمووی کەیفی خۆتە چەند یەکدانەی خۆت قانجازەکەی چەند یەکدانەی خۆت قانجازەکەی وتی ئەی پێغەمبەری خوا ڕبعێک دانم باشە یعنی ڕبعێک شەو دانم لە ذکر و لە نوێژ و لە دوعا و ئەمانە بۆ تۆ سڵاوات لەسەر تۆ بدەم چۆنە فەرمووی ڕبعێ باشە بە زیاتریش بێ بۆ خۆت باشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا نیوەی دانم باشە فەرمووی باشە بە زیاتر بێ بۆ خۆت باشە فەرمووی ئەگەر دوو لەسەر سێی دانم دوو لەسەر سێی ذکرەکانم دانم بەس سڵاوات لەسەر تۆ بێ ئەمە عیشقی پێغەمبەری کردو ئەم سەحابە لە خۆشی پێغەمبەرە خەریکە چی ذکری هەیە کاتە سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە ئەزانێ ئەجر و پاداشتەکەی چەند زۆرە ئەگەر سێ کوتی دوو لەسەر سێی دانم یعنی لە سێ ذکرا دووی سڵاوات بێ لەسەر تۆ چۆنە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چاکە ئەگەر زیاتر بێ باشترە فەرمووی ئەی ئەگەر هەر هەمووی بکەمە سڵاوات لەسەر تۆ فەرمووی هەرچی خەم و خەفەت تێ نامێنێ سبحان الله تەجروبەی کەم تەجروبەی کەم سەڵاوات لەسەر پێغەمبەر زۆر بدەن تو خوا بزانم خەم و خەفەتتان نامێنێ بزانم چەندێ پلەتان بەرزە بێتەوە بزان چەند هەست دەکەن بارتان سووکە جسمتان سووکە لاشەتان سووکە ڕوحتان سووکە سڵاوات لەسەر پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربي خوايا رحمن بيبكي يا ربي خوايا هزار وهزار جار سپاس و سایشی تۆ ئەەکەین پاشان سەڵاوات بۆ ئەو پێغەمبەرە خۆشەویستت ئەنێرین ئەڵین خوایە اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم